السلام عليكم. بەڕێزان گەیشتوونەتە مەرحەلەیەکی زۆر ترسناک. جاران ئەگەر لە مەجلیسێکە باسی یەکێ بکرایە وەکو غەیبەت ئەکرا، یا دوو کەس بیانویستایە غەیبەتێک یا بوختانی بۆ کەسێک هەڵبەستن ئەکرا، ڕۆژی وا هەبوو تووشی هیچ غەیبەتێک نابووی، تووشی هیچ بوختانێ نابووی، تووشی هیچ تعلیق و تانەوتە شەرێک نابوویت، چونکە سۆشیال میدیا نەبوو. بەڵام ئێستا ئەم سۆشیال میدیایە قوڕی کردو بەسەر موسڵمانە. بترسە عەزیزەکەم، بترسە. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم: من كان يؤمن بالله واليوم الآخر، هەر کەسێ ئیمانی بە ئەڵڵاه هەیە، ئیمانی بە دوا ڕۆژ هەیە، فەلیەقل خەیڕەن ئەو لیەصمت، یا با باش بڵێت یا بێدەنگ بێت. تۆ لای خۆی ئیمانت بە ئەڵڵاه هەیە، ئیمانت بە زین و بوونەوە هەیە، بۆ باش ناڵیت؟ بۆ هەر لە خۆتەوە قسە ئەکەیت؟ بۆ بێدەنگ نابیت؟ کاکە نەسی قورئانە: ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. بەخوا هەر قسەیە بکەی مەلائیکە لەسەر شانت ئەینووسن، ڕەقیبە چاودێرە بەسەرتەوە، عتید. باش بڵێی باشەکان نووسن، خراپ بڵێی خراپەکان نووسن. براکەم ئەمسیک عەلەیکە لیسانك، زمانت بگرە، زمانت بگرە، کورە ئەم زمانە ئەدبا بۆ جەهەنەم. يعني معاذی کوڕی جەبەل فەرمووی: ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بۆ لەسەر ئەم زمانە ئەچینە جەهەنەمەوە. فەرمووی: ئەی لەبار دایکت چوویتایە، ئەی لە دایک نەبوویتایە معاذ. لە ڕۆژی قیامەتا خەڵک بەسەر ڕووەڕا ئەکێشرێن بۆ جەهەنەم إلا حصائد ألسنتهم، کەسابەتی زمانیانە، زمانی قوڕی کرد بەسەریە. بۆیە کورد زۆر جوانیان وتووە: ئەگەر دەم بوەستێ سەر سەلامەتە، لە دنیاشا هەروایە، لە قیامەتیشا هەمان ئەنجامی هەیە. عەزیزەکەم، پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم: جاری وایە ئینسانێک بە یەک کەلیمەیەک، یەک کەلیمە، لا يلقي لها بالا، هەر گوێشی ناداتێ، باشە ئەوە نەبیە باکە لە قیامەتی خۆی، ئەوە نەترسە، ئەوە ئینسانێکی عەبووسە. لا يلقي لها بالا، ئەی نووسێ ئەیڵێ، بەڵام ئەم کەلیمەیە 70 ساڵ ئیباتە جەهەنەمە. قڕ بەسەر تۆ، یعنی ڕۆژانە 200-300 کۆمێنتی ناشری نەنووسی بەو خەڵکە. هەنێکی جنێوە، هەنێکی بوهتانە، هەنێکی غەیبەتە، هەنێکی یعنی قسەی زۆر نالایقە بە کۆمەلگا، بە ئینسانیەت. براکەم بترسن لەو ڕۆژێکەوە ئەگەڕێنەوە بۆ لای ئەڵڵا. آخر ئاەت کە هەندێک لە مفەسیرین ئەفەرمون ئەم ئاەتە بۆ دابەزیوە لە قورئانە: واتقوا يوما ترجعون فيه إلى الله. لەو ڕۆژە بترسن کە ئەگەڕێنەوە بۆ لای خوا، لەو ڕۆژە بترسە کە ڕۆحت دەرئەکەن، لەو ڕۆژە بترسە کە هیچ کەسێک، هیچ پارەیەک، هیچ قووەت و هێزیەک بەهاناتەوە نایە، فریاد ناکەوێت. لەو ڕۆژە بترسە کە بەرگەکەت لێ ئەکەنەوە، کە قوماشێکەکەنە بەرتەوە، کە ئەتشۆرن، کە ئەتکەنە ناو چاڵێکی زۆر تاریک و قوڵەوە. برام لەخوا بترسە، هەر لە خۆتەوە تۆش تەنووسی. تۆ گەر باوەڕت بە قیامەتە بێت، والله قیامەت ئەوەنە سەختە. بابە یعنی بزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ژیاوە بۆ قیامەت، چۆن ژیاوە بۆ بەهەشت. برا تۆ لە دنیاە بەدەستی خۆت جەهەنەمە کڕیت، بەدەستی خۆت. کاکە ئەم ڕقەواز دێ بێنە عەزیزەکەم، ناکرێت وەڕقت لە هەر کەسێ بێ بڕۆی بوهتانی بۆ بکەیت، قسەی ناشرینی بۆ بکەیت. والله ئەمە دیفاع نییە لە خۆم، قەسەمەن بالله، خەمخۆریە بۆ تۆ، حەزەکەی تا بەیانی جنێ و بە من بدە، چونکە من هیچ حەق و مافێکی تۆم نەخواردووە. ئینی لەکم ناصح ئەمین، هاتوومە نەسیحەتتانەکەم، ئەمە بۆ قەبر و قیامەتی خۆم ئەیکەم. تۆش چۆن حاڵی ئەبی حاڵی بە. یعنی ئەوە چی ئومەتێکە بەڕێزان، نازانم، یعنی و خەڵکە بوای لێ هاتووە، لە ماڵی خۆی دانیشتووە، پەم ڕۆژگارە، شەو ڕۆژ خەریکی جنێودانە، شەو ڕۆژ خەریکی بوهتانکردنە. کاکە ئەو دەسا والله لە ڕۆژی قیامەتا دێتە جواب، دێتە قسەکردن. اليوم نختم على أفواههم، زمان تدورنەوە، وتكلمنا أيديهم. ئەم دەسە قساکە، ئەم پەنجانی کە کۆمێنتت پێی نووسیوە، کە جنێوت پێیداوە، قسە ئاکات. قالوا أنطقنا الله الذي أنطق كل شيء. لقيامتها هەموو شتێ دێ بە جواب.
بۆیە عەزیزەکەم بەخۆ تا بچۆرەوە. ئەمە نەسیحەتێکە لەم برایەتەوە وەریگرە. وەری ئەگری خۆت قانجازەکەی، وەری ناگری بەرهەوو هەموو هەڕەشەی پەروەردگارەکەویت. جەهەنەم کاکە تۆ بەرگەی بەسیترین گەرما ناگریت، بەرگەی بەسیترین سوتاوی ناگریت. کاکە جەهەنەم كلا إنها لظى نزاعة للشوى. والله هەر سەیری جەهەنەم بکەی پێستەی دەموچاوت دا ئەماڵێت. ئەوە نەترسناکە عەزیزەکەم. ئیمامی عومەری کوڕی خەتاب ئەو پیاوە مبەشەر بوو بالجەنە، مژدەی بەهەشتیان دابوو پێی. لەگەڵ ئەوەشا کانە فی وەجهی خەطانی ئەسوەدانی من البوکا. ئەو نەگریا بوو لە ترسی جەهەنەم و لە ترسی عەزابی ئەڵڵا. ئاوا دوو خەت بەڕوومەتی هاتبوو خوارەوە فەرمیێ سوتانە بووی. تۆ بۆ ترس لە چاوتان نییە؟ تۆ گوناه ئەەکەی ناترسی، جنێ و ئەدەی ناترسی، بوهتان ئەەکەی ناترسیت، مەشروبە خۆی ناترسیت، کوفرەکەی ناترسیت، هەرچی دێ بەدەم زمانتان نایگەڕێنیتەوە ناترسیت. کاکە وەڵڵاهی ڕوتە ئەکەنەوە لەسەر ئەو تاتە شۆرە. خەڵک ئەتشۆریە بە زۆر هەڵتەدەنە ناو چاڵێکەوە، بە کەڵک هیچ نامێنیت. ئەو ڕۆژەی کە ڕوحت دەرئەچێت ئیتر خۆشەویستترین کەست هەڵەسێت ئەتکاتە ناو چاڵەوە، چکە بە کەڵک نامێنیت. 2 سەعات لەو ژوورەیە بمێنیتەوە بۆ گەن ئەەکەیت. مەجبور پانکە و موبەریدە و سپلیت هەڵەکەن بۆ ئەوەی بۆنەکەی ئەو خەڵکە بێزار نەکات. براکەم لەخوا بترسە عەزیزەکەم. تۆ بە شەو و ڕۆژ خەریکی جنێودانی، بە شەو و ڕۆژ خەریکی غەیبەتکردنی. کاکە غەیبەت گوناهی گەورەیە، جنێودان گوناهە، بوهتان گوناهی گەورەیە. ئەمانە حەج و عومرە نایسڕێتەوە، ئەمە حەق ناسە. کاکە لە سوژدەیە بمریت، واللهی لە تەوافی بەیتا بمری، حەقی خەڵکت لەسەر بێ، واللهی بەوانە پاکەوە نابیت. واللهی لە معرەکەی جیهادا شەهید بیت، حەقی خەڵکت لا بێت، خوای گەورە حەقەکەت لێ وەرئەگرێتەوە، ئەدرێتەوە بە ساحێب حاق. بۆیە بەڕێزان ئەمە لە خەمخۆریەوەیە. ئەکینا تۆ چۆن جنێوە دەی جنێو بات؟ سیباب المسلمی فسوق وقتاله كفر. تۆ بەس بەو جنێوانی کە ئینوسی بۆ خەڵک پێی فاسقە بیت. برا بترسن لە خوای پەروەردگار. کورە هیچ نەبێ کاکە ئەوەی تۆ جنێوی پێدەی کووردە، مسڵمانە وەکو تۆ، ئیشەکەیت بەدڵ نییە بڕۆ نەسیحەتی بکە. لە دوورەوە بۆچی قسەی پێڵی عەزیزەکەم؟ یعنی ئەم خەڵکە زۆر سەیرە. جنێو بە هونەرمەند ئەدا، بە شاعیر ئەدا، بە وەرزشکار ئەدا، بە مەلا ئەدا، نازانم بە مامۆستا ئەدا، بە دکتۆر، بە شێت، بە عاقڵ، بە نازانم. واللهی ئەو خەڵکە بوای لێ هاتووە بۆ خاتری خوا خەڵک دەمی ناوەستێت. بۆیە بەڕێزانم ئەو سۆشیال میدیایە بانە بێتە پردێک و بۆ جەهەنەم بتبات، بیکە پردێک و بۆ بەرەو بەهەشت بڕۆ. براکەم واز بێنە، یعنی ئەمە با بێتە دەرسێک، ئەمە یعنی ئەمە با کتێبێ بێ خوێندە بێتەوە ئیسفادە لێ کرد بێت. ئەم قسانە با یعنی ئاوا هەر گوێی لێ نەگریت و هیچ ئیسفادەیەکی لێ نەکەیت. یەک دنیا هەڕەشەم باز کرد لەم چەند دقەیە، هەڕەشەیەکی یعنی هەڕەشەی خوا ما هەڵەشەی حیزب و مەسئول و کەسێک نییە، هەڕەشەی ئەڵڵا. واللهی خوای پەروەردگار وعدەکانی بەجێ هێنێت و ئەمریت مردنی تۆ بەیانیە، ئەمریت بەڵێ مردنی تۆ بەیانیە. بەیانی چەند نزیکە؟ ئەلەیسە الصبح بقەریب نزیک نییە؟ دەی بەخوا ئەمریت. مردنی من و تۆش هەر وەکو بەیانی نزیکە. ئەمرین هەمومان ئەگەڕینەوە، بە حەقی خەڵکت لەسەر نەبێت. هیچ یعنی ڕۆژگارێک هێندەی ئەم ڕۆژگارە مەترسیدار نەبووە، قەسەمەن بیلله. هێندە ڕۆژگارێکی ناڕەحەت. خوای گەورە عاقبەت خێرمان کەن. اللهم أحسن عاقبتنا في الأمور كلها وأجرنا من خزي الدنيا وعذاب الآخرة. خوای گەورە لە من و لە ئێوەش خۆش بێت، بەخۆشمان بێنێتەوە. داواکارم لە ئەڵڵا ئەو ئیسلامەمان پێ بناسێنێ وەکو خۆی. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. السلام عليكم ورحمة الله وبركاته.